یەکێتی هەندێک لەو تەداخولانەی کردووە. نیەتەکە ئەوەیە کە پێش هەڵبژاردن ڕێخەر و خانە هەڵبژێرێت. بانگەشەتان بۆ کردووە و بزوتنەوەی گۆڕان و هیچتان نەکرد. من موچەکەم 585,000 ئێستا. وەزارەتەکەشتان لە هەولێر بە هەمان میکانیزمی ئێوە ئیشەکایان ئەو لەوێ ئیزعاجتانەکە. پارتی دیموکراتی کوردستان کە هێزی یەکەمە ئامادە نەبوو بچێتەوە انتخاباتەوە. یەکێک لە سەرکردە باڵەکانی ناو گۆڕان ئەو جمو جۆڵەی ئێوەمانانی بەدڵ نەبوو بێ. هزار خاوەن پێداویستی تایبەت لای ئێمە تۆمارە لەم سنوورە. ئەو ڕێگایی گرتوتە دەبەر هەڵەیە نابێت دووبارەی بکەیتەوە. خی گەورە خۆی ئاگادارە. لا سەروبەندی نزیکبوونەوە لە وادەی ئەنجامدانی هەڵبژاردنەکانی پەرلەمانی کوردستان لە ساڵانی ڕابردوودا یەکێک لەو هێزانەی کە زۆر بە جددی قسەی لەسەر دەکرا و زۆرێک لە لایەنگرانی ڕۆژ بە ڕۆژ زیادی دەکرد بزوتنەوەی گۆڕان بوو. ئەو بزوتنەوەی تەنها بە بەشداریکردنی یەکەم خولی لە پەرلەمانی کوردستان ساڵی 2009 توانی 25 کورسی بەدەست بهێنێت لە کاتێکا زۆرێک لەو هێزانەی کە هێز و دەسەڵات و پارە لای ئەوان بوو نەیان توانی ئەوە بکەن کە بزوتنەوەی گۆڕان هێنای. بۆ جاری دووەم کە بەشداری دەکات دەتوانێت تەنها یەک کورسی لەدەست بدا لە کاتێکدا لە ڕێگەی ڕێژەی دەنگدەرانیەوە زیادی کرد کەمی نەکرد. ئێستا ساڵ 2024 بزوتنەوەی گۆڕان وەکو هەموو پارتە سیاسیەکانی تر خۆی ئامادە دەکات بۆ ئەنجامدانی هەڵبژاردنی پەرلەمانی کوردستان. ئایا بزوتنەوەی گۆڕان دەتوانێت هەمان کورسی ساڵانی پێشووتر بەدەست بهێنێتەوە؟ بۆچی زۆرێک لە لایەنگران و ئەوانەی دەرەوەی بزوتنەوەی گۆڕانیش ڕەخنەیەکی زۆری ئاراسە دەکەن و دەگوترێ بزوتنەوەی گۆڕان هۆکاری سەرەکی لە دەستدانی متمانەی خەڵک بووە. سڵاوتانە بێت من خونچەتەهام لە شارپرێسەوە ئەڵلقەی ئەم جارە لەگەڵ بێستونی شەهید جەبار بەڕێوەبەری گشتی چاودێری و کەشەپێدانی کۆمەڵایەتی سلێمانی هەندێک گفتوگۆەکەین. زۆر سپاس بۆ ئەم دیمانەیە کاک بێستون. زۆر سپاس بۆ جەنابتان بەخێربێن. زۆر سپاس. سەرەتا باوە دەست پێ بکەین بزوتنەوەی گۆڕان تا چەند ئامادەیە بۆ هەڵبژاردنەکانی پەرلەمانی کوردستان. بە ناوی خودای بەخشندەی میهرەبان بەخێراتنی جەنابت و ئوستافاکەم لێرە و سڵاوەنێرم بۆ بینەران. بزوتنەوەی گۆڕانیش وەک هەر هێزیەکی سیاسی کە لە هەرێمی کوردستان هەیە ڕێکارەکانی ئەوی کۆمیسیۆن دەستنیشانی کردو و دیاری کردو بۆ ڕێکارانە ڕۆیشتووە و بەڵێ ئامادەی بۆ هەڵبژاردن. نانی کەوتونەتە خۆتان؟ بەڵێ بە هەموو شێوەیەک. بەڵێ دەکرێت ئێوە وەکو پارتەکانی تر بە شێوازێکی زۆر ئاسایی دەست پێ بکەن بۆ خۆ ئامادەکردنی یان بزوتنەوەی گۆڕان پێویستی بە هەنگاوێکی جددی هەیە بۆ ئەوەی بە جددی بێتەوە ناو ساحەکە. بەداخەوە ئەمڕۆ لە هەرێمی کوردستان سیاست و حزبایەتی و حکومڕانی بە شێوەیەک ناشرین کراوە. هاوڵاتیان هەمویان بێ ئومێدن و هاوڵاتیان هیچ ئومێدێکیان نەماوە بە دەسەڵات و بە سیاست لە هەرێمی کوردستان چونکە ئەبینن لە وڵاتانی پێشکەوت و سیاست بۆتە ئالەت و میکانیزمی بۆ خۆشکردنی ژیانیان بەڵام لێرە پێچەوانێ بۆیە ئەمە قورسە بۆ هەموو هێزەکان. ناشرینکردنیان کاک بێستون هەمووان دەستیان هەیە بە پێی موقع و بە پێی بەرپرسیارەتی هەمووان مەبەستێکێ پارتی یەکێتی گۆڕان حزبەکان کە ئێستا معارەزن چکە لە 92 هەمووی حکومڕان هەرێکە و بە پێی موقعی خۆی بەڵام بە ڕێژە هەرێکە و بە پێی ئەو ڕێژەی کەوا خەڵک متمانی پێداون. لەبەرەوە ئێستا قورسە بۆ هەموو هێزەکان. ئێمە بینی قرار بوو لە دەی 6 انتخابات بکرێ بەڵام پارتی دیموکراتی کوردستان کە هێزی یەکەمە ئامادە نەبوو بچێتەوە انتخاباتەوە. لەبەرەوە ئێستا کە 20 دەستنیشان کراوە بەڕاستی بۆ هەموو لایەنەکان قورسە و بزوتنەوەی گۆڕانیش بەدەرنیە لەوە چکە لە ڕابردوو کۆمەڵی هەڵی کردووە. هیوادارم ئێمە بتوانین لەم فترەیە کە لە پێشە بتوانین بە ڕازگۆیانە بە هاوڵاتیانی هەرێمی کوردستان بڵین کە بەرنامەمانە چی بکەین بۆ ئایندە. باشە لە ناو بزوتنەوەی گۆڕانە کێ دەتوانێت دەستنیشان بکا بۆ کادرەکانی بگوترێت تۆ هەڵت کردووە تۆ ئەو ڕێگایی گرتوتە دەبەر هەڵەیە نابێت دووبارەی بکەیتۆ یاخود دەکرێت لە ناو گۆڕانە شتێکە بێ ناوی ئەوە بێ بەردەوام بە لەو گەندەڵیە بەردەوام بە لەو ڕێگە هەڵەی گرتوتە بەر. جواتی نیشتیمانی بە بەرزترین موقعی بەرپرسیارەتی لە ناو بزوتنەوەی گۆڕانە ئەبێ ئەو بیکا و ئێمە ئومێدێکی زۆرمان هەبوو ئەبێ ئەو بیکا یعنی نەیکردووە؟ بەڵێ ئەبوو ئەو بیکا و ئێمە وەکو خۆمان نەیکردووە لە ڕابردووە؟ نەخێر بە پێی پێویست نەبووە. ئەمێ ڕازگۆ بم لەگەڵ جەنابت و لەگەڵ بینەرانیش. بەڵام جارێک ئەگەر ئێوەمانان کردارێکتان کردبێ
پێچەوانی پرەنسیپەکانی بزوتنەوەی گۆڕان بوو بێ یاخود ڕوونتر بیڵم یەکێک لە سەرکردە باڵەکانی ناو گۆڕان ئەو جمو و جۆڵەی ئێوەمانانی بەدڵ نەبوو بێ قەت هەبوو ئاگادارتان بکەنەوە لەسەر ئاستی شخصی لێرە و لەوێ هەبووە بەڵام وەکو مؤسسە وەکو بزوتنەوەی گۆڕان منیسە بۆ خۆم سوپاسیانەکەم زۆربەیان لە ئەدامان لەوانەمان پشتیوانن دەستخۆشێکم بەس بەڕاستیمە لەسەر ئاستی شخصیە ئەبێ حزب مؤسسە بێ ئەوەی کە خراپی کرد پێ بڵێ خراپت کردو ئەوی باشی کرد پاداشتی کاو پێ لە باشت کرد کەواتە مژاملەی سیاسی لە نێو بزوتنەوەی گۆڕانی شابوونی هەیە لەگەڵ هەموو پارتەکانی تریشە گۆڕان ئێستا لە حکومایە دەنگۆیەک هەبوو کە لایەنگرانی زۆر ناڕەزای دەرەبڕن و دەبێت بکشێتەوە لە حکوومەت و جارێکیش ئەو پرۆسەی ئەنجامدا گوتیان هیچمان بەدەست نەهێنا لەبەرەوە کشانەوەمان لە حکوومەت ڕەنگە خاڵی لاواز بێ چوونە نێو پۆستەکانی حکوومەتەوە لەگەڵ یەکێتی و پارتیا دروستکردنی کابینە هەڵە بوو بۆ گۆڕان یان یەکێک بوو لە بڕیارە زۆر دروستەکان بۆ ئەوەی پیشانی لایەنەکانی کەی بدات کە کادری دڵسۆسەیە سەر ڕای بربەستەکان ئەمان بەو جۆرە خزمەتەکەن ئەمێ ڕاشکاو بم وەڕە ئیجاوازی خۆم بڵێم لەم بابەتە بەشداریکردنی حکوومەت بەنیەتی خزمەتکردن و بۆ ئەوەی تۆ کۆمەڵی کارکتەری بەقوت و بەهێز بنێریتە حکوومەت بۆی خزمەتی هاوڵاتیان بکە ئەمە من بە ڕێگەیەکی ناڕاستی نابینم بەڵام بەداخەوە ئێمە هەم لایەنەکانی بەرامبەر ئەو لایەنانە نەبوون کە بێن لەسەر ئەساسی پرۆژە و بەرنامە و ئەو کارنامەیە ئیشکەن وەنە ئێمەش مۆفەق بووین لە دیاریکردنی نوێنەرەکان بەداخەوە بزوتنەوەی گۆڕان لە سەرەتای دروستبوونیەوە لە ساڵی 2009 تاوەکو ئێستا گەورەترین باج کە بزوتنەوەی گۆڕان ئەیدا دیاریکردنی ئەو نوێنەرانە بووە کە لە جێگەی متمانەی دەنگدەر و لە جێگەی متمانی ئەو کەسانە نەبوو کە دەستنیشانی کردوون کە پێی وا بۆ ئەمانە ئەچێت خزمەتی خەڵکەکەن بۆیە ئێمە ئەمڕۆ باجی ئەو نوێنەرانە دێن کە لە حکوومەت کە لە پەرلەمانی کوردستان لە عێراق لە ئەنجومەنی پارێزگا ئەوانە بۆیە زۆربەیان ئەوە بەستەنها لەگەڵ بزوتنەوەی گۆڕان ڕۆدا کاک بێستونانی بۆ نمونە بۆ نەمانبینی کادرێکی پارتی دیموکراتی کوردستان لەسەر ئاستی باڵا وەکو وەزیرێک ببێ بە گۆڕان بەڵام بۆ دەیان نمونەی پەرلەمانتاری ئێوەمانەیە دەچێت سەنگەر دەگوازێتەوە بۆ لایەنێکی تر زۆر بەزەقی بەداخەوە خۆی ئەوە خەلەلەکە ئێمە زۆر جار نەهاتوین لەسەر ئەساسی خەڵکانێک ئەو هەڵبژاردنە بکەین کە من ئێستا بۆ خۆم لێت ناشارمە من وەک شخصی خۆم یەکەم دینەکەم ڕێگەم نادا کە هەندێشت بکەم کە پێچەوانی ئەو مەبدە و ئەخلاقە بێت کە هەمە و هەم بنەماڵەکەم دوجار حیزبەکەم کە بزوتنەوەی گۆڕانە بەڵام کۆمەڵی خەڵکمان لەو سەرجادەوە یەنا لەگەڵ ڕێزمە نەزانیمان ئەمانە کوڕی کێن ئەمانە کێن متمانیان پێ بدێ بۆ ئەخرانە کۆمەڵی پۆستی باڵا دواتر بینیمان نەکتوانیان نیانتوانی بەرنامەکەی گۆڕان جێبەجێ بکەن بەڵکو سەنگەریان لە بزوتنەوەی گۆڕانیش گرت و ئەمانە بوونە هۆکاری ئەوەی کەوا بە تەواوی دەنگدەرانی بزوتنەوەی گۆڕان متمانیان نەمێنێ ئێستا بەڕاستی ئەو خەڵکە باشەشی کە ئێمەمانانین ماوین بە هەمان شێوە ڕەنگە خەڵک بەهۆی ئەوانە گومانێکی لەسەر ئێمە بکات باشە گۆڕان بۆ پەرلەمانی داهاتوو بە چەند کورسیەوە دەچێتە پەرلەمانی کوردستان بەڕای کاک بێستون خۆی نەگوەکو دیدی بزوتنەوە کە جارێ ئێمە لە وڵاتان دامەزراوە و مؤسسەی ئەکادیمی هەیەکەوە ڕاپرسی ئەکا لەسەرەوەی هێزەکان قوتیان چۆنە یاخود هێزەکان چەند کورسیێنین و بگرێت چەند دەنگشێنن گۆڕان کورسی ئێنێ بەڵام لە جێگەی چاوەڕوانی ئێمە نییە لە جێگەی چاوەڕوانی ئێوە نەخێر بۆچی خۆتان ڕێگرن یان خەڵکتان بۆ ناهێنرێتەوە سەرسکەر ئەسڵەکەی جاران ئێمە ئەدایەکی باشمان نەکردووە لە ڕابردوو ئەبێ ئەو ڕاستیە بڵین لەبەر ئەوەی خەڵک زۆر چاوەڕوانی لە ئێمە هەبوو ئەبوو زۆر باشتر ئەدامان زۆر باشتر بووە بەڵام بەداخەوەدانی پیانەی کە دەبێت باش بدەن بەڵێ باشە بزوتنەوەی گۆڕان بە هەموو ئەو کادرانی کە دیاری کردو بچێتە پەرلەمان پێم وایە بچێتە بمبورە هەموو پۆستە ئیداری و حکومیەکانی نێو کابینەینەوە نەک تەنها پەرلەمان باسی هەموو یەکەم و بە پۆستەکەی جەنابیشتەوە ئەگەر من بە شخصی لەسەر تۆ قسە بکەم لەبری لە بەردەمای دەتوانی وەڵام بیتۆ بۆیە بێ پرسیارەکەوا بکەم چەند خاڵێکت باس کرد ئەگەر بابەتی دینەکە و بنەماڵەکە و کەسێتی بێستونی شەهید جەبار نەبێ کەواتە تۆ ئەگەرەکان زۆر لە بەردەم تاکراوێ زیاتر لەوە بەدەست بێنی کە مستەحەقی خۆتە بەبێ ئەوەی گۆڕان لێت بپرسێتەوە پێچەوانەکەی گۆڕان ئەم توانە و تاقەی ئێوەمانان دەبینێ کە بەو جۆرە کارەکەن تەنها ڕوونکردنەوەیک بۆ بینەران بێستونی شەهید جەبار یەکێکە لەو گەنجانەی کە لە بەڕێوەبەرایەتی گشتی چاودێری و گەشەپێدانی کۆمەڵایەتی سلێمانی لەگەڵ ئەوەی دەست بەکار بووە و جیاوازێکی زۆری موچەکەی لە کاری ڕابردووی بۆ ئەم پۆستەی ئێستای لە هەموو ئەو کارانەی وەکو پۆستەکەی کە پێی ئەبەخشرێ لە پارە لە ئیفادە لە هەموو ئیستحقاقاتێکی دارایی
ئەم خۆی لێبەخشیوە وەری نەگرتووە بۆ ئەوی بیخاتەوە خزمەتی ئیشەکەی. جا ئەمانە ئەگەر من بیبەستمەوە بە کەسێتێکەوە گۆڕان تا چەندێک ئەمانی لا قەدرگرانە چۆن دەتوانێت چەند نمونەیەکی وەکو بێستونی شەهید جەبار بێنێتە ساحەکەەوە هەر لە ئەسڵا هەیە لە ناو گۆڕانە؟ بەداخەوە گۆڕانیش بەدەرنێ لەو هەڵانەی کەلایەنەکانی تر یاخود حزبە سیاسیەکانی تریشیانە ئەگەر لە من بپرسی بەو شێوەیە بەداخەوە ئەبوو گۆڕان زۆر زیاتر قەدری خەڵکە باشەکانی خۆی بگرێ ویان لانی کەم ئێمە ئەو دوو حزبە دەسەڵاتدارەی کە لە 92ەوە هەموو جومگەکانی هەرێمی کوردستانیان گرتە دەست هاتن کۆمەڵی خەڵکی خائین و خۆفرۆشیان تێکەڵی قایمەی شەهید و ئەنفال کرد کۆمەڵی خەڵکی ترسنۆک و کۆمەڵی خەڵکی دش بە میلەتیان هێنا بە ڕۆبەی زۆر بەرز زۆر بریندار بوون هێنان بەسەر خەڵکە تێکۆشەرەکە فەرزیان کرد ئێمەش بەداخەوە من بۆ خۆم ئەو گلێم هەیە نەبوو ینی ئێستا خەڵکانێک هەیە کە نمایندەی بزوتنەوەی گۆڕانەکە هیچ ئینتیمایەکی بۆ بزوتنەوەی گۆڕان نییە و هیچ لاشی باکی بەوە نییە کە دوو ڕۆژی تر گۆڕان لە بەردەم دووڕیانێکی زۆر چارەن و سازە ینی ئێستا ئێمە بەداخەوە خەڵکان بەو شێوەی باسەکەن ینی کە گۆڕان لە لێواری کەوتنایە بۆی ئێمەمانان کە ئێستا شاتوین من وەکو ئەوی کە هەستم بە بەرپرسیارەتی کردووە لەم ڕۆژانە لە گردبوونەوەیەک لە کۆبوونەوەیەک بەشدار بووم قسەمانەکە برادێکە ساوتی من پێم خۆش نییە جەنابە قسە بکەی وتی لەبەر هەر خۆ کاندیدکردنەکەت و هەر لەم وەزعی گۆڕان وەکو بەرپرسێکی حکومی ئەو زاتەی کردووە هاتوو خۆت کاندیدکردووە لەسەر لیستی گۆڕان ئەمە بۆ خۆی ئەو پەڕی دڵسۆزی و ئەو پەڕی پەرۆشی دەرەخا بۆ ئەوەی ئەم بزوتنەوەی نەکەوێ و ئەم پرۆژە بەرنامەکە یا پەرۆشی بۆ بەرنامەکە و زوڵم لێکراوی کۆمەلگا کە زۆرێک لە بەرپرسەکان لە بیریان نەماوە تەبەن خاتون گۆڕان وەکو بەرنامە هیچ کەس گلەی لێ نییە بەڵام بەداخەوە ئەوەی کە تەدبیقی کردو ئێمە کۆمەڵی خەڵکی ناشرین نمایندەی ئەم بزوتنەوەی گۆڕانیان کردووە لە ساحەی سیاسی ئێمە باجی ئەوادەین بەس خەڵکەکە کیە ینی لەناو خۆتانە خۆ من بۆم دیاری کۆمەڵێکی هەیە بەڵێ ئێستشتیامان بەڵێ ئێستشتیامانە ماوە و هەش بۆ ڕۆشتووە کردە باڵەکانتان لەکوێن ینی ئەمانە دەبینن دەیبیستن نایبینن کۆمەڵێکی زۆر دڵسۆزیان محارە بەکران ڕۆشتون و ئەوەشی ئێستش ینی دڵسۆز ناو بزوتنەوەی گۆڕانە جێی نابێتەوە ئێستش بزوتنەوەی گۆڕان وەکو ئەوەی کە ئێستا هەیە لە هەوڵایە بۆی خۆی ڕێخاتەوە من هیوادارم کەوا تەنها بەرژەوەندی خەڵک بەرژەوەندی هاوڵاتیان یاریمی کوردستان و بەرژەوەندی ئەو خەڵکانی کە لە 2009 خۆیان باجیاندا نان بڕین سزادان ئێستا مناڵەکانیشیان باجەدەن من ڕۆژانە لەم دائیرە لە شوێنەکانی تر خەڵک دەڵێم خۆم بووم بە قوربانی بەهۆی بزوتنەوەی گۆڕانەوە ئێستا کچەکەم کوڕەکەم دانامەزێ لەبەرەوەی باوکت گۆڕان بووە لەبەرەوە پێویستە کۆمەڵێک شتی شخصی هەیە وەلاینین بین هەمومان ئەوەی کە ئێستا ماوین لە گۆڕانە بین پێکەوە دەستە ناودەست کۆمەڵێک پرسیاری خێراکەم وەڵامەکانتم بۆ کورتکەرەوە بۆی بتوانین زۆرترین پەیام ئەوانی کە زۆر گرنگە بیگەێنینە بینەران تۆ لە ساڵی چەندانی بە بەروار پێم بڵێ کەی دەست بەکار بووی لەم پۆستەی ئێستا دۆکو بەڕێوەبەری گشتی 35 2023 2023 باشە پێشتر ئەم پۆستە هی کێ بوو ئەم پۆستە پێشتر هین برانی کۆمەڵی ئیسلامی بوو بۆچی گۆڕانی دانرا لە شوێنی کە ئەوان ڕۆشتن ئێمە لێرە بەداخەوە هیچ هەم مامۆستا عومەر بڵێ ڕۆشت بە پەرلەمان بڵێ و هەم دواتر ئەو بەڕێزە شاد ئەویش دەسی لە کار کێشایەوە و دواتر دوو جێگر هەبوو ئەوانیش خانە نشین بوون ئەو کاتە ئێمە فترێک کاک نەهرۆ لێرە دەمانگێک بە وەکالەت دواتر ئەو کاتە لە وەزارەتەوەم جەنابی وەزیر و وەربگری کارەکە چی بوو من بەڕێوبەری نووسینگەی وەزیری کار و کاروباری کۆمەڵایەتی بووم لە 21 حوتی 2009 بێگومان کە تۆ لەو پۆستە دیتە ئێرە موچەکە دەبێت دوو قات زیاد بکە بەڵێ ئەبوو دەرماڵەیەکی دەرماڵی مدیر عام 1,500,000 هەر فەرمانبەرێکەوە ئەرکێک ئەگرێتە ئەستۆ بە وەکالەت دەرماڵی ئەو شوێنە وەرئەگرێت باشە ئەمە 1,500,000 ئەوەت هەیە موچەکەت چەنە؟ من موچەکەم 575,000 ئێستا لەگەڵ ئەو 1,500,000 کە وەری ناگرم ئەو وەرنەگرتووە هیچ بۆچی وەری ناگری؟ ئەو وەرنەگرتووە بە هەر هۆکارێ بوو بێن نەکراوە ڕەزامەندیان نەداوە بۆ ئەوە بەس من هەر ئامادە بووم لێرە خزمەتی وەزیران و ڕەزامەندی نەدراوە نەکراوە تۆ پۆستێکی حکومی دووەرگرتووە نەک حیزبی کەواتە بۆچی ئەنجومەنی وەزیران نایکە؟ ئەوەش بەڕاستی ئەگەڕێتەوە بۆ سیراعاتانی کە هەیە منیش گوێم بەوە نەدا و ئامادە بووم تەنانەت لە ناو پۆستە حکومیەکانی شا سیراعات هەیە؟ بەڵێ چۆن بەدڵنیاییەوە کەواتە ئەم خەڵکە چۆن متمانەتان پێ بکە ئەوە لەسەر ئاستی حیزبیڵی هەندی هەڵەمان کردو ئەی لەسەر ئاستی حکومی یعنی قدرەتێکی وا هەیە بە دەروی گۆڕانەوە هەیە ویان
چونکە ئەوان پێم وایە بەستم ئەوەیە لە پۆستە حکوومیەکەیە پۆستە بە این خۆی ئەزانێ ئەمەیت بەڵام ئەمە بەرکەوتەی انتخابی برانی کۆمەڵی ئیسلامیە کۆمەڵی جێگەیان چۆڵ کردووە ئەمە یەکێتی حەقی چێ بەسەرەوە ئەو سنووری سلێمانی وەکوی کە انتخاباتی لە ساڵی 2004 دەکرا بۆ ئەنجومەنی پارێزگا کاتێکە ئێماڵین دوو ئیدارەی نییە ئێمە باسی حکوومەتی هەرێمی کوردستانەکەی بەڵێ پەیوەندی بە سنووری سلێمانیەوە هەیە سنووری سلێمانی یعنیواتە لەناو سنووری سلێمانەیە هەرچێ پۆستەکە خۆجێیە خۆجێ بڵە دەزانم دەبێ برایانی یەکێتی ئۆکەی لەسەر بکەن ئەنجا دەتوانیت تۆ دەست بەکاربی لەو کارە ئەو سوود و ئیسفادانم پێ بڵێ کە لەوەتی بووی بە بەڕێوەبەری گشتی هەمومان منیش خەون بە بۆ ئەوە بینم بێمە سەرەوە کورسیە ببم بە بەڕێوەبەری گشتی زانکۆی تاومان کرد و شەهادەی هەمانە ئەزمونە هەمانە ناوە هەتە کۆمەڵە کارت کردووە بەس کە تۆ ئەبینم ینی سەد خۆزگەم بە خۆمە خۆمک و کارێکی زۆر سادە پێم بڵێ بۆچی بەڕێوەبەرێکی گشتی لە لای تۆ وایە بەڵام ئەگەر بەڕێوەبەرێکی گشتی لە هەولێر بنوونە وەربگرین تا ئاستێکی وەزیر دەتوانێت کار بکا و سەفەر بکا و بڕوا و بێت و دەسەڵاتیە ئەم جیاوازیە چێ جگەلەوەی کە یەکێتی هەندێک لەو تەداخولانەی کردووە خات و خونچە من بۆ خۆم بەرپرسیارەتی بەوە ئەبینم کە ئینسان ئیستغلالیکە بۆ خزمەتی هاوڵاتیانی هەرێمی کوردستان باشە نەک بەداخەوە ئەمڕۆ بەرپرسیارەتی حزبی و حکومی لای کۆمەڵی خەڵک بۆ ئەوەیە کەوار ڕقەمی ملیۆن و ملیارە دۆلارەکانیان پێ زیادکەن ئەو بەڕێوەبەری گشتی کە تۆ وەرت گرتووە بۆ خۆ دەوڵەمەندکردن نەبووە نەخێر بگرە من بەڵێ بە بەڵگەوە هەم وەزارەت ئاگدارەوە هەم لێرەوە من بۆ خۆم گەورەترین باجم داوە بەڵام خۆشحاڵ بوومە چونکە توانیومە ئەم پێگە و پۆستە ئیستغلالکەم بۆ خزمەتی کۆمەڵی خەڵکی هەژار و فەقیر ئێستا پێشەوە جەنابتان بێن من مەشغوڵی کارێک بوو خۆشت ئاگاد لێ بوو عایلەیەکە خێزانەکەی تووشی شێرپەنجە بووە کوڕەکەی گەشکە و بورانەوەی لەگەڵا ئێستا بەداخەوە باوکەکە شەبێ نەشتەرگەری گورچی لە بکە ئەوەی هەی بۆم خان و سیارە هەمووی لەسەر خێزانەکەی داناوە من ئێستا بە سوپاسە و لەگەڵ کاگالان لە نەخۆشخانەی ئەنوەرشێخە لە هەوڵین بۆ شتێکی بۆ بکەین چونکە نەشتەرگەرەکەی گورچیلی ملیۆنێک و 400,000 ئەوێ من ڕۆژانە ئەم پێگەی خۆم بۆ ئیستغلال کردو کە بتوانم هاوکاری لە ڕێگە علاقاتەکان تۆ بتوانی خزمەتی ئەمانی هەمووی ئیستغلال کردو بەڵام لە کوردستانی شێ زۆربەی بەرپرسی حزبی و حکومی پێگەکان ئیستغلالەکەن بۆ بەژەوەندی شخصی خۆیان ئەو کەسی کە تەلەفۆنی بۆ تۆ کرد من ئاگاداری تەلەفۆنەکە بووم بەس ئەوەی کە ئاگادار نیم گۆڕانە بۆی ئەتوانێەوە بە ئاسانی کاکبێستونی دەستکەوێت نەخێر نازم کێشە نایناسی نەخێر ڕۆژانە من خۆیان خەڵک شایەتە هاوڵاتیان ئەم ژوورەکە کراوەتەوە تەلەفۆنم کراوەتەوە هەر کەسێک بڕواتە بێ خاتون من 4 ساڵیش لە هەولێر بووم ئەو ساڵێک شە لێرم 5 ساڵ و 2 مانگە تقریبا من لە بەرپرسیارەتیام لە وەزارەتی کار فەرقی هیچ کەسێکمان نەکرد ینی موامان کردو ئەم دامەزراوە کۆمەڵایەتیانە خزمەتی خەڵکە چکە شتەکە ئینسانیە کەسێک کە دێتە لای تۆ خاوەن پێداویستێکی تایبەتە هەژارە ئەوە بەڕاستیەوە نەنگیە ئێمەمانان بپرسین بێ زەحمەت تۆ ئینتیمات چییە یعنی ئەگەر پارتیەک یەکێتیەک کەسێک نیقابی بەستووە نەخێر کەسێکە لە دەروی ئیسلامیەکان تۆ بێ جیاوازی بێستون ئیشی بۆکە خی گەورە خۆی ئاگدارە کە ئەوە نیەتی من بۆ بەڵێ و بە ئێستا شۆکە لە سلێمانی کارەکەی باشە لە ماوەی ئەم پۆستەی ئێستاتە دەتوانی بە ڕقمێکی نزیکەی پێم بڵێ چونکە وەکو وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی بێگومان ئێوە بەر کۆمەڵێک چینی کۆمەلگاکەون کە زیاد لە حەد معاناتیان هەیە یەک دنیا کێشە و مشاکیلانێ چەند بەژمارە پێم بڵێ چەند خێزان هەن تۆ توانی و تا ئیشەکانیان بۆ ڕایی بکەی نەخێر بە هۆی علاقاتەکە تۆ بێ بۆ نمونە نەشتەرگەریەکی وەها تۆزێ ئەوم بۆ باسکە چییە؟ خاتون ئێمە وەکو چاودێری لە بابلی لە سلێمانی ئەم بەڕێبەرایەتی گشتی و سەررجم دامەزراوە کۆمەڵایەتیەکانی ئێمە ئێستا 20,000 خاوەن پێداویستی تایبەت لای ئێمە تۆمارە لەم سنوورە و 13,000 پارێزگای سلێمانی 20,000 بڵێ خاوەن پێداویستی تایبەت بەڵێ موچەشیان هەیە وەجبەیەکیان تقریبەنەوە لە ڕێگەن ئیشاءالله لە زمینی و 13,000 کە لە بەغدایە خات و کوێستان و وەزارەت لەسەر خەتین بۆ ئەوەی موچەکان بۆ ببەسرێ باشە ئێمە 13,000شمانەی لە تۆڕی چاودێری خێزان کە ئەمە بەداخەوە لە ساڵی 2015 لە مانگینەوە ڕاگیراوە و هەروەها خانی ماڵی بە ساڵات چوان ماڵی مناڵانی بێسەرپەرش ماڵی داڵدەدانی ئافرەتانی هەڕەشە لێکرا و یەک کۆمەڵ شوێنی ترکەوە ئێمە خزمەتی ئەم خەڵکانە ئەکەین ئێوە خۆتان ئەمانەتان کۆ کردوتەوە کاک بێستون ینی وەزارەتی کار وەزارەتی کار ئەرکێتی جوودی خۆتان توانیتانە ئەم هەموو ژمارەیە کۆکەنەوە ئەم هەموو کە مندا مشتە بخەنە ژێر چتری وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی یاسا و ڕێنمایی بەڵێ بە ئێماڵێ ئەمانە ئەرکە لەسەر ئێمە کە خزمەتیان بکەین ئەمانە تۆمارن لای ئێمە بەردەوام ئێمە هەوڵمان داوە لە ڕووی خوێندن لە ڕووی تەندروستی لە ڕووی هەموو ئەو پێداویستانی کە هەیەی کورسی یان هەر پێداویستێکی تر ئێمە هەوڵمان داوە دەرگای وەزارەت دەرگای بەڕێوەبەرایەتی گشتی کراوەی بۆیان بۆ ئەوەی ئەمانیان بۆ دابین کرێ وە سوپاس بخوای گەورە لە ڕابردوو بە شاهدی خۆیان
بەشایەتی ئەو هاوڵاتی کە مندام ئەو هەژارانە ئێمە هەوڵی تاوامانداوە لە دابینکردنی قرتاسیە بۆ ئەو مناڵە کە مندامانێک کە ئەچنە خوێندن و هەروەها زۆر شتی تر ینی لێرە ئێمە ڕۆژانە بەردەوام بە پاکێجی خۆراک بە لە زستانەکان لە زستانانە بە سوتەمەنی هاوکاری لەلا دروست بوو ئەم هەموو ئیشەی کە باسیەکەی بێستونی شەی جەبار وەکو شەخص جیاوازی ناکە هەموو ئەوانی پێویستیان بە هاوکاری بێ جیاوازی هاوکاریانەکە وەزارەتەکەشتان لە هەولێر بە هەمان میکانیزمی ئێوە ئیشەکایان ئەو لەوێ ئیزعاشتانەکە ینی بۆ نمونە دەستکاری کارەکانتانەکە وەزارەتی کارمنیسە پێم خۆش نییە کە خۆم بەو شێوەی باسی بکەم بەڵام وەزارەتی کاریەکێکە لە باشترین وەزیرەکانی وەزارەتەکانی کابینی حکوومەت بە شایەتی خەڵک کە ڕۆژانە فیدباکی خەڵک بەڵێ ئێمەش بیستمانەوە ڕۆژنامە کە زۆرێک لەکە بەس مەبەستمەوەی لە ئەنجومەنی وەزیرانەوە بۆ حکومی سەرک وەزیرانەکە لە دەرەوەی پارتەکەی ئێوە و بە تایبەتیش پارتیە کە ئێوە ئاوا ئاکتیڤ و چالاکانە ئیشەکەن ئەوان یاخود خودی سەرک وەزیرانەکە قەت نەهاتووە بربەستان بۆ دروستکە بڵێ نابێ بۆ جۆرە کار بکەن. ئێمە سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران جێگیری سەرۆکی ئەنجومەنی وەزیران وەزیرە بەڕێزەکان لەوێ هیچ کاتێک ڕێگر نەبوونە بە حەقەت ئینسانە بێ بەوجدانەوە بڵێ چکە خات و کوێستان بەردەوام ئەو شتانی کە ئیباتە کۆبنەوە ئەنجومەنی وەزیران پێویستی بە کۆدەنگیەکەیە پێویستی بەوەیە کە کۆدەنگیەکە بێ هیچ کاتێک ئێمە ڕێگریەک نەبووە لە بابەتی خوێندن وەزارەتی خوێندنی باڵا زۆر هاوکار بووە وەزارەتی پەروەردە وەزارەتی تەندروستی وەزارەتی پلاندانان کۆی وەزارەتەکان وەزارەتی دارایی ڕێگریتان بۆ دروست نەکراوە بۆ توانیتانە بگەنەوە ئاستی کە بەبێ جیاوازی زۆربەی لایەنەکان هاوڕابن لەسەر دڵسۆزی و چالاکی ئێوە وەکو وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی بەڵام هێشتا لە جێی تموحی ئێمەنی ئێمە تموحمان زۆر زیاتر ومانوێت لە ئایندە زۆر خزمەتی زیاتر بکەین زۆر خزمەتی زیاتر بکەن لە دەرەوەی حکوومەت بزوتنەوەی گۆڕان تا چەند مانگ جارێکیش بێ کۆمەڵێک ڕێنمایی دەداتە ئێوەی کادرانی بەشداربووی حکوومەت بووە لە ماوەی ڕابردووە بزوتنەوەی گۆڕان بە حقات پێی خۆشە کادرەکانی سەرکەوتوو بن پێی خۆشە ئەو خەڵکانی کە لە موقعی بەرپرسیارەتیان خەڵک لیان ڕازی بێ بێگومان بۆی دوو ڕۆژێکە لە هەڵبژاردننا بتوانێت بەکاری بێنێتەوە بە خەڵک بڵێ ئێمە وا خزمەتەکەین بەڵام لە ڕووی ڕێن نوێنیکردن و ینی ڕێگەتان بۆ ڕوونکاتەوە چی بکەن بۆ داهاتوو ئێمە پەیوەندیەکی زۆر پتەومان هەیە لەگەڵ ژووری حکوومەتی خۆمان و من بۆ خۆم هەموو شەمەیەک زۆربەی شەمان لەوێن دەوێت سەر ئاسی شخصی یان وەکو بزوتنەوەی گۆڕان بەگشتی وەکو ژوورەکە پەیوەندیمان لەگەڵ ژووری حکوومەت هەیە بەڵێ لەوێ زانیاری ئاڵوگۆڕ بەڵێ هەر شتێکمان هەبێ زۆر هاوکارمانە باشە بزوتنەوەی گۆڕان بۆ پەرلەمانی داهاتوو بۆ ئەم هەڵبژارنەی کە لە بەردەممانایە یەکێک لە ئەگەرەکانەوەی کە کورسێکی زۆر کەم بێنێ گۆڕان نەتوانێت چی بکە بەم کورسێکەمەوە خاتون بڵێن چکە ئێوە یەک دنیاشتان هەیە و بانگەشەتان بۆ کردووەکو بزوتنەوەی گۆڕان و هیچتان نەکرد ئێوە جارێ یەن خەمی ئەوتانە بانگەشە کۆنەکە بێنەوە بۆ خەڵکی بکەن بۆی متمانەتان لە دەست نەچێ یان بانگەشەی تازەتان پێ بۆ مەڵ لە ڕابردوو ئەو ئەدانەی داومانە شت کراوە بەڵام لە جێی تموحی خۆش بەڵام هەمووی نیە مەبەستم ئەوەی کە ویستمانە ئەوە کە خەڵک ویستوێتی ئەوە نەکراوە بەڵێ بەڵام بۆ کورسێکەم وانەوەتەتوانن بەڵام ئێمە ئەتوانین بۆ نمونە ئەو کورسیەکەمەش ئەگە خەڵکی زۆر باش ئەگەر دەنگدەرانی بزوتنەوەی گۆڕان هاوڵاتیانی هەرێمی کوردستان بڕواتە بێسە من ڕۆژانە خەڵکە بینم خەڵکی وایە بۆ نمونە لە دەنگەدەم بە حزبی ئەلیف با ئەلم تکا ئەەکەم ئەوانش کۆمەڵی کاندیدی خسۆتە بەردەست دەنگ بە باشەکە بدە چکە پەرلەمانی کوردستان خات و خونچە لە بیرمان نەچێت کا ئەەکەم لێرەوە پەرلەمانی کوردستان بە ئارەقە و بە ماندووبوون و بە خوێن و بە مەینەتی سەدان هەزار هاوڵاتی ئەم هەرێمی کوردستانە هاتۆتە بەرهەم بەس بەڵام ینی واجبە زۆرەکە لەسەر ئێوەی لیستەکانە ئەگەر بزوتنەوەی گۆڕان 5 کەسی وەکو بێستونی شەی جەبار بۆ منە هێنێ پەرلەمان خەڵکی باشی تیابێ بەس کە توی کۆمەڵە کەس دائنی لە بری قازانجی بۆ حیزبەکە خۆی هەیە چی بە دەنگ دەربڵی بە ناچاری دەبێ هەڵی ببژێ هەر حزبی ئەوەی کردبێ غەڵەت ئەکا بەس لێرەوە دەنگدەر مهمە بەڵێ دەنگدەر مهمە تکا ئەەکەم ینی ئێستا کۆمەڵی خەڵک کە خەڵکانێکن لە سوۆسیال میدیا و لە تیکتۆک و مۆدل و احترامی خەڵکانێکن دوو لە ڕووی جەنابەت و بینەرانی جوتە ئەوە بەڵێ پەرلەمانی کوردستان خات و خونچە جەناب دەزانی لە 10 ساڵی ڕابردووە و هەوڵدراوە لاواز بکرێت لە ساڵی 2014 بجێی پرۆژیاسای بجێ لێ دەرنەچێنراوە و خەڵکانێک چوونەتە ئەوێ بەڕاستی هەم وەزیر و هەم حکوومەت ینی پێشێرم و تەعامڵیان لەگەڵ لەبەر دەنگدەرانە هەتا بەشداری هەڵبژاردن بکەن قازانجەکە بۆ هاوڵاتیان جەنابەت بەرپرسیارەتێک کتەبێ لە حکوومەت
لە حکوومەت تۆ پەرلەمانتارێکی سەنگین پەرلەمانتارێکی دڵسۆز پەرلەمانتارێک خاوەنی قیم و ئەخلاق بێت لێپرسینەوە لە جەنابەت بکە یان کەسێک احترامم هەیە پێ ڕابێرن یا خەڵکانێک بێ کە بڵێ بۆ ئێمە گرنگە هاوڵاتیانی هەرێمی کوردستان ئەم جارە خۆیانن کواڵەتی پەرلەمان دیاریەکەن. دوو پرسیاری کۆتایی یەکەم بێستونی شەهید جەبار ئەگەر ئەو دەنگە پێویستەی هێنا بچێتە پەرلەمانی کوردستان بە هەمان نەفەسی پۆستی بەڕێوەبەری گشتیش ئاوا بەو جۆرە دەبێتە خزمەتکاری خەڵک لە ناو پەرلەمانی کوردستان؟ من لێرەوە بەڵێ بەڵام دوور لە بانگەشە و دوور لە مجاملەی خەڵک. من لێرەوە بەڵێ نەدەم کە لە ڕابردوو چیم کردووە لە داهاتوو زۆر زیاتر کەم ئەگەر خوای گەورە سەحەت و تەندروستێکی باشم پێ بدا و ئێستش تەنها ئامانجمەوەی چۆن ئێمە لە ڕابردوو لە 5 ساڵی ڕابردوو ڕۆحێکمان کردەوە بەبەر وەزارەتی کارە ئێستش من دوور ئەڕوانم لیژنەی کاروباری پەرلەمان لیژنەیەکی زۆر مهمە پەیوەندی ڕاستەوخۆی لەگەڵ 180 هاوڵاتیانی هەرێمی کوردستانە هەیە ئەو لیژنە بەداخەوە لە ڕابردوو بە پێی پێویست نەبوو بۆیە من لێرە بەڵێن ئەدەم نە لیژنەی سامانە سروشتەکان نە لیژنەی دارایی نە ناچمە ئەو لیژنانەی کەوا شتی بەرچاوی و ئیفادات و گەشت و ئەمانەی هەیە من تەنها چاوم لەسەرەوەی بۆ ئەوەی بە هیچ شێوەیەک ڕۆحیان چۆن لەگەڵ کەمەندامان و خاوەن پێداویستی تایبەت و هەژارانی ئەم وڵاتی خۆم 5 ساڵ و 2 مانگە لەگەڵیان ڕۆحیان تێکەڵ بووم بۆ 4 ساڵی ئایندەش بەڵێنیان پێدەم کە لەو لیژنەیەوە خزمەتێکی زۆر باشیان بکەم کەوا بکەین لە جێی متمانەیان بین ڕوومان بێت 4 ساڵی داهاتوو بێنەوە بەردەمیان. کۆتا پرسیارم بزوتنەوەی گۆڕانکەی ڕێخەر هەڵدەبژێرێ بۆ ئەو پۆستە هەروە بە بەتاڵی ماوەتەوە. بەداخەوە ئێمە هەموو ئەزانین ئەو سیراعاتانی کە هەیە هەندێک جار ڕێگرە بۆی ئێستاش ئومێدێکیان پێداوین لە 15 ڕۆژی سراعاتی نێوخۆیی بزوتنەوەی گۆڕ لە هەموو شوێنێکە هەیە لە هەموو حیزبەکانە هەیە لە هەموو بەڵێ ئەوەی کە لە هەرێمی کوردستانە گوزارێت بڕیارەکەی هەڵبژێردرێ ئەوەی کە باسییان کردو چکە من خاتون لێت ناشارمە من 5 ساڵ ئەوەندەی کەڵم لە مەوقعیان من خۆم یەکلا کردوەوە بۆ حکوومەت چونکە ئینسان ئەبێ بڵێ نابێ من بۆ خۆم قەت لەگەڵ ئەوە نیم کەسێک تەداخلی ئیشی کەسێکی ڕێخەر هەڵدەبژێردرێ یان دوای هەڵبژاردن بەبەستیانە کە بە ستافێکی تازە و بە ڕێخەر و خانێکی تازە دوای هەڵبژاردن یا پێش هەڵبژاردن نیەتەکە ئەوەیە کە پێش هەڵبژاردن ڕێخەر و خانە هەڵبژێرێت. بێستونی شەهید جەبار بەڕێوەبەری گشتی چاودێری و گەشەپێدانی کۆمەڵایەتی سلێمانی زۆر سپاس بۆ ئەم دیمانەیە. زۆر سپاس بە جەناب. لە شارپرێسەوە بەرنامەی ئەم شۆ کۆتایی هات بەخوای گەورەتان ئەسپێرم.